هەموو عالەمتە پابەند و لە دامان، کەچی دەستی کەست ناگاتە دامان. دوهاتی ئەوروپا وەک ئەهلی دێهات لە چارەی دەردی عیشقا جوملە دامان. برا مردم دەوێ عەقڵی نەلەنجێ بە لەنجەی ناز و عیشوەی نەونەمامان. لەگەڵ زانت دەکەوێ کۆشی دنیا، سبەی قاتیلتە ئەمڕۆ بۆ تەمامان. سەر و سامانمت پرسی مەپرسە، سەری تۆ خۆش نە سەر ماوە نە سامان. غروری حوسنە فیرعەونی بە تۆدا، ڕەقیبی سەگ بەچی بوو بە هامان. لە دنیادا وەکو منداڵی ناکام، بە ناکامی دەچن دنیا بە کامان. بەهانە مەگرە لەو جامانە جامێ، کەرەم کە ساقیە بگرە ڕجامان. بە کولفەت ئەو بە ئولفەت ئەم گرفتار، وەکو یەک زاهید و مەحوی لە دامان.